کەوتنی ئێران عێراق دەکاتە ئیسرائیلی دووەم، عێراقی دوای ڤەنەزوێلا هیتر عێراقەکەی جاران نابێت. دوای ڕووداوی کەوتنی ڤەنەزوێلا و ڕفاندنی مادۆرۆ بە جلەخەوەکانیەوە ئیدی ئەمریکا ڕاستەقینەکە دەرکەوتەوە و سەرۆک و ڕابەری گەلە دیکتاتۆرەکان کەوتنە خۆیان و لە پێش دانووسان و ڕزگارکردنی سیستەم و حکوومەتەکانیان بە دوای پەناگەیەکی ئارامیان وڵاتی دووەمدا دەگەڕێن. ماوەی چەند ساڵێکە میلیشیا چەکدارە شیعەکانی هاو ئاواز و هاودەستی ئێران بە حسابی خۆیان تەنگیان بە ئەمریکا و ئیسرائیل هەڵچنیوە و پرۆژەی لە قاڵبدان و وەدەرنانیان لە وڵات جێبەجێ دەکرد. بەڵام بێ ئاگا لەوەی کۆتایی یاریەکە وەکو سەرەتاکەی نییە و هەموو ئەو یاریانە یاریەکەی تاکتیکی بوون لەلایەن گەورە زلهێزی جیهانەوە. دەسەڵاتە دیکتاتۆرەکەی پەت و سێدارەی ئێران لە لێواری کەوتن و لە ناوچووندایە ڕۆژ بە ڕۆژ خۆپێشاندان و ناڕەزایەتی توندی خەڵکی پەرەدەستێنێت و لە زۆربەی ناوچە و شارە گەورەکان حکوومەت هیچ دەسەڵاتێکی نەماوە. ئیتر دوای ئەم بارودۆخە هاو ئاوازەکانی ڕژێمە ئامامە بەسەرەکە ئاوات بە مەرگ دەخوازن و خوازیارن تا زووە بەرەی ئەمریکا و هاوپەیمانەکانی جێگەیەکیان بۆ بکەنەوە. هەڕەشەی بەردەوامی سوپای ئیسرائیل هیچ ئارامەیەکی لە دڵی سەرکردە شیعەکاندا نەهێشتووە و سەرۆک و ڕابەر و موفتیەکانیان سەرقاڵی داڕشتنی سیاسەتی گەڕانەوەی ناچارین. هەر بۆیە چاوەڕێ دەکرێت عێراقی 4 ساڵی داهاتوو هێدی عێراقێکی ئیسرائیلی بێت، نەک ڕیش و ئەمامە و کلاشینکۆف. زۆربەی چاودێرانی سیاسی دەڵێن ئیدی ناوچەکە لانیکەم بۆ ماوەیەکی زۆر دەکەوێتە بن هەژمونی ئیسرائیل و ئەمریکیەکان. هەر حکوومەتێکیش بیەوێت بمێنێتەوە لانیکەمی دەبێت سیاسەتە نوێیەکان ئیسرائیل و ئەمریکا قبول بکات و پایتەختەکەی بکاتە پێگەی سەربازانی ئەو دوو وڵاتە، هەروەک چۆن پێشتر بۆ ئێران هەمان سیاسەت پیادە دەکرا. هەر بۆ عێراقی داهاتوو تەواو جودا و جیاواز دەبێت و چاوەڕوانی گۆڕانکاری زۆر گەورن.